کانزاکان هەمیشە وەک پەناگەیەکی ئارام مامەڵە و بازرگانی پێوە کراوە لە هەموو بارودۆخەکە، چونکە داتا و ئامارەکانی ڕابردووی دەلالت لەوە دەکەن کە ساڵ لە دوای ساڵ ئەم کانزایانە بەرز بۆتەوە. ئەگەر باسی زێرتان بۆ بکەم نرخەکەی زۆر بەرزە. ئێستا هێزی کڕینی کەم بۆتەوە لە سەرانسەری جیهاندا، بەڵام ئەوەی کە وەک جێگرەوەیەک و بەدیلە زیوە. ئێستا لە هەرێمی کوردستان مامەڵەکردن بەم کانزایەوە سەرەتایە. هاوڵاتیان یاخود بازرگانیش ئەوانەی کە دەیانەوێت مامەڵەی پێوە بگەن ترسێکیان هەیە چۆن مامەڵە بەم کانزایە کرێ. کڕین و فرۆشتنی زیو چۆنە لە هەرێمی کوردستاندا. لە بەرنامەی ئەم جارەدا زۆر بەوردی لەگەڵ کەسانی شارەزا و پەیوەست بەم بابەتە بە دوواداچوون دەکەین. زیو ئەو کانزایی ئێستا چاوی بازرگان و وەبەرهێنەرە گەورەکانی لەسرە. بە جۆرێک مامەڵەکردن بەم کانزایەوە لە ئێستادا زۆر بەرفراوان بووە لە جیهاندا. بە جۆرێک خێری ئەم کانزایە بە بەراورد بە کانزاکانی تر و بە تایبەتی زێر زۆر زیاترە، چونکە بە سەرمایەکی کەمەوە دەتوانی مامەڵە بەم کانزایەوە بکەیت. ئێستا مامەڵەکردن بەم کانزایەوە لە هەرێمی کوردستانیش ڕوو لە زیادبوونە. کاک حاجی ئێستا چاوەکان لەسەر زیوە، من دەمەوێت لەوە دەست پێ بکەم بۆچی کڕینی زیو لە ئێستاە باشە، ینی مامەڵی پێوە دەکرێت. زیو وەکو زێر نییە، ینی زێر سەرمایەکی زۆری دەوێت. زیو ئەگەر خەڵک شارەزای لێ پێیا کە زیو بە پارەکی زۆر زۆر کەمتر دەتانێت سەرمایە گوزاری بزنسی پێ بکەی بە زیو. زیو جیاوازترە، ینی کابرا 2000 دلاری هەبی دەتانی قالبەک بکڕیت هەری گری لەو بزنس. یانێ بزنسی زیو زۆر زۆر جیاوازترە لە زێر. زێر پارەی زیاتر دەوێت، مزازەفەی زیاتری تێدا، دوایە بەس زیو یەک شتی هەیە دەبی سەبری زیاتربی لە زێر لەبەرەوەی گەمەکردنی بازاڕی زێر ڕۆژانە و سەعات و چەند بەدەقە دەگۆڕێ. بە زیو نا، زیو دەبی لایانی کەم ئەتو سەروی 100 ڕۆژ، یعنی بیکڕی 3 مانگ زیاتر چاوەڕێ بکەی هەتا بتەوێ فایدەک لەو بزنسەی کە کردیتت نەتیجەکی هەبێ. ئێمە هەمومان بە دوای قازانجا گەڕێنەوەی بەڕێستان دەڵی قازانجی 4 هێندەی زێرە. چۆن قازانجی تیا بکەین؟ من قالبێ بکڕم لە بەڕێستان دوای چۆنە عمولەکەی نێوانی چەندە؟ بەڵێ کاک دیاری ئەوە زیو ئەمن تەجروبەی ساڵی 2024 پێ برە. سەرەتای ساڵی 2024 زیو بە 750 هەتا 800 دلاری بوو. ینی لە هەمان ساڵ من هاینەن کڕین و فرۆشتنم پێکرد لە بۆرسەی خۆم، زیو بە 12215 دلارین فرۆشت، کەواتە لە یەک ساڵی فەرقەکەی سەروی 400 دلاری بوو. دەکات 140 قازانجی کڕینەکەی خۆی هاتە سەری. چ شتێ زۆر کاریگەری تێکە وڵاتە زلهێزەکان چۆن مامەڵی لەگەڵاکەن ئێستا ئەیکڕن ئەمانیا شتێکی ئەحەکەزاییە. زیو ئەو ساڵ دادێ چکە هەموو پێشبینیەکان لەبەروی گرانبوونی زێر هەموو بانکە جیهانیەکان هەموو چاویان لەسەرەوەی ئەو ساڵێکی زۆر زۆر بەقووەتە لە بۆ زێڕی. هەمان ئەو خەڵکەی کە ئیش لە زیو دەکات لەبەرەوەی تەجروبیان هەبوو لە 2024 ئەوەی ئیشی لەسەر زیو کرد، قازانج کرد. ئەو ساڵ ئەگەری زۆرە زیو زیاتر بەرز بفتۆ، ینی ئەوە قسەیە، ینی ئەمە ناتانی گرنتی بدەین خەڵک بێ داوا لە بەڕێستان کە وەکو ڕاوێژکاری وەکو ڕێبەریەک مەسەن لە وەقف زیو بکڕین یا بفرۆشین لە ئێستا بۆ ئەم ساڵ؟ نا بیکڕی. ئێستا زیو ئەگەر بیکڕی ئەمە هیچ کاتێک نەمانگۆتی وەرن هەموو پارەکانتان بکەنە زیو دانێن لە مارێ مجازەفەی پێ بکەن. بەشێکی پارەکانی خۆتان بیرن ئەوەی کە هەرتان گرتێ لە ڕۆژی تنگانە، لەبەرەوەی ئەوەی هەری دەگرن دۆلارە، دۆلاریش کاغەزە. بەس ئەوەی هەری دەگریانی ئێستا ئەوە لەو گۆڕەشدانێت 10 ساڵیت کە 20 ساڵیت کە هەری مەگرە لەو گۆڕەیدانێ هەر وەکو خۆیتی. بەس لەوەی دڵنیابن هیچ زێڕە زیوە هیچی ناگەڕێتەوە دواوە. یعنی ئەگەر هەر کاریسێکی غێر تەبیعی بوو ئەوە ئینسان ناتانی قسەی لەسەر بکە 100%، بەس لەوەتی بوونی هەبووە زێڕە زیوە قەت نەگەڕاوەتەوە دواوە. یعنی ئەو ساڵ ینی زیو لە چاو زێڕی گران نەبووە. زێر بەس لە 2024
23 لە کولفەی خۆی زیاتر بەرز بۆ ینی سەروی 20,000 دلار بەرز بۆ زی و 4 وەرەقە بەرز بەوە ینی احتیممالی هەیە ینی خەڵکێک هەموو دنیاش باوڕی وایە زیویش وەکو زێر هاوشانە ینی لە ڕووی کانزا یەک شتە ینی لە دوو زێر زیوە هەموو خەڵکەکی ئاسایش بیەوێ ینی خەڵکەکی مام ناوەندی و نۆرمەل دەتانی بێ بیکە و بەس ئەو ڕۆبیکڕی سوێنێ بینی بیفرۆشی نیکە باشترە لە بەرەوەی زەرر دەکا بەس بینی بیفرۆشی لە ئانی کەم 3 مانگ 6 مانگ چکە چەندی تاقیتر بیفرۆشی قازاندی زیاترە ینی هەموو ڕووەکان لەسەر ئەمەن بەڵێ ئەو ساڵ ینی ساڵێکی پڕ فرۆشی زیو دەبی ینی وەلو 2 مانگە دەستی پێکردی ینی مانجی 11 و 12 خەڵک زۆر کڕی ئەنی واش پێشبینی دەکەین لە ساڵی 2025 زۆر زیاتر بی کە لەوەی هەیە ینی ئەمە چەند ساڵە من ئیشم لەسەر زیوی کردیە چیلۆی بە 430 دلاری بووە ینی هەندە لە مێژیش نییە هەمووی 2 ساڵ دەبێت ئێستا تەمەشایەکی 3 بەرامبەری خۆی بە زێر 3 بەرامبەری خۆی گران نەبووە ینی زی و قازانجەکی شاراوەی هەیە ینی هەموو خەڵک نایزانێت ئەگە خەڵک بیزانی خەڵک دەیکڕی و دایدەنێ زۆر بیفرۆشی 100 دلار زەرر دەکە بەس چیلۆیەک زێر بکڕی ینی ئەگەری داڕمانی زێر ینی بە دەفتەرە بەوە نییە میسالە نەتوو برێ چیلۆیەک زێرت کڕیا بێ 20 دلار یان 50 زۆر 100 دلار زەرر دەکە ینی بەرامبەر کولفەی پارەکەت ئەو زەرەرە نییە خەڵک لێ بترسێ بە زێر میسالە ئەمە هەیتمان چیلۆی زێرمان بە 380 وەرەقەی فرۆشتیە و چیلۆی زێرشمان فرۆشتیە بە 1970 ینی 8 دەفتەر و 7 وەرەقەی ئەو زیانی ئەگەری زەرەر و بەرز و نزمی زێر زۆر مەترسیە وەکو زی و نیە زی و کانزایەکی هادەئە قازانجەکەشی بە گوێرەی ئەوەکەی خۆیتی ینی کولفەکەی خۆیتی بەپێی خەبارە و مامەڵەکردنی ئەم کانزایە بێ ئێستا قازانجی ئەم کانزایە زۆر زیاترە دەبێت ئایندەیەکی باشیشی هەبێت بۆ مامەڵەکردن بەڵام شارەزایان چۆن لەم کانزایە دەڕوانن مامەڵەکردن بەزی و لە ئێستادا گونجاوە شارەزایان چۆن دەڕوانە ئایندەی ئەم کانزایە بە شێوەیەکی گشتی ئێستا زۆربەی و کانزا گرانبەهانەی وەکو ئاڵتۆن و پلاتۆنیۆم و زی و نرخیان ڕۆژ بە ڕۆژ بەرزترە بێتەوە پێشبینیەوە کرێت کە لە ساڵی 2025 تا 2030 نرخی ئەم کانزایە بە تایبەتی زی و بەرز بێتەوە بۆ ئۆنسی 70 دلار هۆکارەکەشی چەندین هۆکارەیە کۆمەڵی فاکتەر هەیە کە کاریگەری لەسەر نرخی زی و هەیە لەوانە زیاتر لە پیشسازیە بەکارهێنرێت و هەروە لە بواری خەشڵ و ڕازاننەوە بەکارهێنرێت و لە تەنانەت لە بواری مێدیسینا بەکارهێن ڕێواتە لە بواری تەندروستیا بەکارهێنرێت بە کۆمەڵێکە داواتی تەندروستی بەکارهێنرێت لە فاکتەری سەرەکی گرانبوونی زی و لە ئێستاە تەنها ئەوەیە کە بە زۆری لە پیشسازیە بەکارهێنرێت بە تایبەتی پیشسازی وزەی نوێ ئەم زی و لە دروستکردنی لەوحاتی تاقە شەمسیدا بەکارهێنرێ و ئێستا خواسێکی زۆری لەسرە هەندێک خەڵک وەکو مەخزوونێکی مالی بەکاری هێنن بە تایبەتی لە کاتی جەنگ و ناسەقامگیریدا وەکو ئاڵتۆن بۆ نمونە خەڵکێکی زۆر ئەگەر پارەیەکی دیاریکرایان هەبێ وحدەیەکی مالی دیاریکرایان هەبێ و دڵنیانە بن لە مستەقبلی ئەم وحدە مالی دیاریکراوە ئەیگۆڕن بەم کانزا بە نرخانە بە هەمان شێوێ ئاڵتۆن ێساخ لەبەرەوەی ئاڵتۆن لە هەموو شوێنێکی عالەما دەتوانێتەوە بیگەڕێتەوە بە درای مەحەلی ئەو ناوچەیە زیویش بە هەمان شێوە خەڵکی پەنای بۆ دەبا هەرزانترە لە ئاڵتۆن و توانای هەڵگرتنی ئاسانترە. باسی بازاری زیوم بۆ کردن بەڵام ئەم جارە دەمەوێت هەندێک لەبارەی مێژووی زی و زانیاریتان پێ بدەم پێشتان بڵێم زی و قازانجی زیاترە یان زێر لەگەڵم بن زی و یەکێک لەو حەوت کانزا دێرینەکەی مێژوو کە لەلایەن مرۆڤە کۆنەکانەوە لە دوای زێر و مست دۆزراوەتەوە مێژووی دۆزینەوەی ئەم کانزا بە نرخەش بۆ 4000 ساڵ پێرزین دەگەڕێتەوە زی و جگە لە بەکارهێنانی وەک دراو لە کۆندا هەروەها
بۆ دروستکردنی بەرهەمەکانی جوانکاری، کەرەستەی پزیشکی، ئەلکترۆنی و کەرەستەی کیمیاویەکان بەکارهێنراوە. هۆکاری هەرزانی نرخی زیو لە چاو زێردا دەگەڕێتەوە بۆ زۆری ڕێژەی زیو لە جیهاندا بە بەراورد بە زێر بە درێژایی مێژووی مرۆڤایەتی و خەمڵاندنی ڕێژەی دەرهێنراوی زیو بریتی بووە لە 1.4 ملیۆن تۆن لە کاتێکدا ڕێژەی دەرهێنراوی زێر بریتە لە 173,000 تۆن. ئێستا باسی بەراودی قازانجکردن لە نێوان زێر و زیو دەکەم بۆتان. ڕەنگە لاتان سیر بێت ئەگەر بڵێم قازانجکردن لە زیو زۆر باشتر و زیاترە بە بەراود بە زێر. دەزانن چۆن؟ با بۆتانی ڕوون بکەمەوە. چۆن قازانجی زیو لە زێر زیاترە. ئەگەر 5,000 دلارمان هەبێت دەتوانین 59 گرام زێر بکڕین. بەو مەرجەی نرخی 1 ئۆنسە زێر 2640 دلار بێت، بەڵام بەو 5,000 دلارە دەتوانین 5 کیلۆ زیو بکڕین. بەو مەرجەی نرخی 1 ئۆنسە زیو 29 دلار بێت. ئەگەر هاتوو نرخی 1 ئۆنسە زێر لە 2640 دلارەوە ببێتە 2700 دلار، ئەوە لەو 59 گرامەی کە کڕیمانە 110 دلار قازانج دەکەین. بەڵام لە نێوان دوو کاوانەدا 1 ئۆنسە یەکسانە بە 31.5 گرام. بەڵام با بزانین لە زیودا چ قازانج دەکەین. ئەگەر نرخی زێر بەو ئەندازی بەرز بێتەوە کە باسمان کرد، ئەوە ئەو کات نرخی 1 ئۆنسە زیو لە 29 دلارەوە دەبێتە 30.5 دلار، واتە لەو 5 کیلۆی کڕیمانە 240 دلار قازانج دەکەین. بەماش بۆمان دەردەکەوێت زیو نرخەکەی هەرزانترە، بەڵام قازانجەکەی زۆر زیاترە لە زێر. ئەوەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بەدی دەکرێت بۆ بازاری کانزاکان باز دەکەین، ینی ئێستا هەست دەکرێت مامەڵە زیاتر بە زیۆ دەکرێت جوڵی پێکەوتە هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەنای خی گەورە ئێستا جوڵەیەکی زۆر کەوتۆتە ناو کڕین و فرۆشتی زیوەوە. ئەوەش لە کاتێکدا وای لێ هات کە نرخی زێر بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرز بۆ تا 600 و نزیکە 8,000 ڕۆیی. کەسانێکە بوون کە بڕەپارێکیانە دەستدا بۆ حەزیان دەکردوە بەرهێنان لە زێر بکەن، بەڵام بە دیلێکتریان پێم وابی دۆزیەوە وەکو زیو. بۆ نمونە توی سە قالبێک دەکڕی زێر بە 8 دەفتەر و نزیکەی سەروی 40 وەرەقە، بەڵام قالبێکی زیو دەکڕی نزیکەی بە 2 وەرەقە. 2 وەرەقە شتێک کەمتریان زیاتر. لەبەرەوە پێم وایە بە دیلێکی زۆر باشە و ڕۆژ لە دوای ڕۆژیش خواستی زیاتر لەسەر دەبێت. خواستی خەڵک پەیوەندیت پێ بکە. بەڵێ ڕۆژانە چەندین کەس ینی نزیکەی 15-20 نەفەر جگە لە زێڕی لە زیویش پەیوەندی دەکەن بە کڕینی قالە و کڕینی قالبی زیوی لە ئێستادا خواستێکی زۆری لەسەر دروست بوو لەلایەن هاوڵاتیان. هێوازی مامەڵەکەی چۆنە کاکدانانی هەندێک جار خەڵک یەکسەر بکڕێ و یەکسەر قازانج کەمە لە زیوە بەدیەکرێ. خۆی زیو تۆزێک بەتێترە هێواشترە. پێم وابی ئەوە ڕێیەکی شخصی خۆمە هەر کەسێک کە زیو بکڕێ بۆ نمونە نزیکەی بەگشتی بەڵێ چکە پارەکەشی کەمترێت و لە وەبەرێنانی تێدا دەکەی پارەکە کەمترە. پێم وابی هەر کەسێک کە زیو بکڕێ قالب ئەوە ڕێیەکی شخص 100% ژنێ، بەڵام وای لێ بۆ دەچم کە نزیکەی 2 ساڵ هەتا 5 ساڵ ڕای بگری قازانجێکی زۆر دەکاتن. بۆ نمونەیەکی واقعی لە بۆ باس بکەم، 7 مانگ بەر لێ ئێستا قالبی زیو 700 لە بۆ 750 دلار بوو، کەچی لێو ماوەی هەتا 11 وەرەقە و نیژ ڕۆی. ڕاست ئێستا نزیکەی 2 وەرەقە و شتێکە، ینی بە نزیکەی 7 مانگ 400 دلار لێ قالبی بەرز بووە. لەبەرەوە پێم وابی لە 2 ساڵ تا 5 ساڵی داهاتوو پێم وایە نرخێکی زۆر پێوانەی تۆمار دەکات زیو. لە قسەکانی بەڕێستانەوە بەدیەکرین بۆ نمونە خەڵکێ لەوانەیە 10 ملیۆن دینار یاخۆت 6,000 دلاری ئەمریکیان پێبێت، دەتوانن مامەڵەیە بازرگانی بەم کانزایەوە بکەن؟ بەڵێ زۆر کەسەیە کە پەیوەندیم پێ دەکەیان دێتە دوکانەکەم دەڵێ 50 وەرەقە تا 6 وەرەقەم هەیە تا 7 وەرەقە شتێک بکڕم بۆی قازانجی لێ بکەم. دەڵێم ئەگەر لە بۆ زێڕی بەڕاستی پارەکە چەند زۆرتر بی باشتر و چاکترێ، بەڵام ئەگەر پارەکەت بۆ نمونە 50 وەرەقە 6 وەرەقەیە
و ئیشت پێی نییە لە ماڵی دادناوە پێم وابی بیکێزی و وازی لێ بینێ وای سابکە کە ئەوە هەربوونی نییە تا 2 سال 3 سال 5 سالکە لێ گەڕێ والله ئاعلم ئیسفادە و سودێکی زۆری دەبیتن. ئێوە سندیگای زێڕەنگەران چ ڕێنماییەک چ چۆنەڵی بەرچاوڕوونیە گەدەن هەم بە بازرگانان هەم ئەوان هاوڵاتیانشی کە دەیانەوێت بازرگانی لە کانزایەکی وەکو زیوا بکەن. من لە میوانەکانی تریشم پرسیوە ئێوە پێشنیاری چی دەکەن خەڵک بکڕێ یا بفرۆشێ باشە؟ لێستادا پێم وایە زی و کەسێک کە مەسەلەن پارەی لە دەستە بەردەوام پاشە کەوتتەبی وەکو لە ڕووی داراییەوە ئینسان دائیمەن جارجار شتێک بکڕێ زێر بیان زیو بیتن. بەڵام ئەو بڕە پاری کە لە دەستی تازەش ئاماژەم پێکرد 30 وەرەقەیە 40 وەرەقەی 50 وەرەقەیە ئەگەر بە زیویدا بەقالدا بەڵام یەک تێبینی لێرە قالبە بچووکەکان نا یعنی قالب لە 1 کیلۆی کەمتر نەبیت چکە ئەوانەی کە لە 1 کیلۆ کەمترە دەستحەق و ئوجوری زۆر دێتە سەر لەبەرەوە لە کاتی فرۆشتنەوەی زیانی لێ دەکاو هاوڵاتیە لەبەرەوە من پێم باشە ئەگەر کەسێک بیێ زیو بکڕێ وا باشە قالبە 1 کیلۆیەکان بکری باشتر جیاوازیە لە نێوان ئیماراتی تورکیا دوشی یەکشتە جیاوازێکی کەم هەیە ئەویان تورکی و ئەویان ئیماراتی لە کاتی فرۆشتنەوەش یەک نرخەشتێکی وا جیاوازی نییە بەڵێ. زیو بەهۆی گونجاوی نرخەکەی و بەکارهێنانی لە بابەتە جوانکاریەکاندا ئێستا خواستێکی زۆری لەسرە لەلایەن هاوڵاتیانەوە ئەو زیوەی بۆ بابەتی جوانکاری بەکاردەهێنرێ نرخەکەی تا ڕادەیەک جێگیرە بە بەراورد بە کانزاکانی دیکە. دەبینین ئێستا خواست لەسەر زی و زۆرە کانزایە بە شێوەی قالب بابەتی جوانکاریش ئەمان چۆن لی داواکاری و خواستی لەسرە ستی بەنسبەتی مە زی و بەڕێ چربەوەی ئێستا سعرەکەی زۆر هەرزانترە لە چاوی زی لە چاو زێڕەکەمان زنجیر و مەدارێکە کرێت تاخمێکە کرێ 20,000 50,000 زۆر تاخمی زۆر جوان بکرێگاتە 100,000 وەکو زێر سپیش وایە ڕەنکەش لە بۆی زیوەکانی مێستە زۆری وەکو جاران نەمایە زۆر بەرەو پێشتۆ زی و ئەستا زی و زۆری زیوەکانی مە ئیتالیا ئای نەفسی ئەو زێری سپیە ئەگەر لەگە زێری سپی دابنی فەرقەی وای پێ ناکەی یعنی ساڵتوان بڵێن بەڵێ ئەو کللتورە گۆڕاوە خەڵک لە باتی زێر زی بەکاردێنێ هەیە بەنسبەتی زۆر خەڵک ئەستەبانە بەرەوەی خەڵک زۆر تێکەڵی ئەوروپا بووە ئەوروپا زۆر تەسیرەیە بەنسبەتی ئێمە زۆر عارە بۆ شتانە هەموو شۆمانەکەن ئەوەش زۆر تەسیری هەیە چۆن بخۆتە زانی عرب زۆر هیوایەتە نەگوسیرە و بەرد و شتی وایە ئەجێ مەش کەلتورەکەمان تێکەڵە بێت ئانی تو پێت خۆش بکە ناخۆش بێت کەلتوری خەڵک لەگەر تو کەلتوری تێکەڵە بێت ڕاستە نرخەکەی بە پێی ڕۆژ و بۆرسێ یاخود ئێوە نرخێکی جێگیرتان هەیە ئێمە تقریبا بەنسبەتی خۆم تقریبا نرخەکەم جێگیرە ڕاستە بۆرسە هەڵستی و دابەزێشتان بەس من زۆر کەمەگە هەر کار هەڵبستێ من لای خۆم گرایی ناکەم بەڕاست چەنە جیاوازیەکەی هەرزانی و گرانیەکەی ئانی 50 دلارێک هەڵستی 100 دلارێک هەڵستی ئەوش لە ئۆنس لە بۆرسە ئانی بۆ قالبی زۆر ئانی لە 30 گرامنی و 20 دلار 30 دلار هەستێ بۆ نسبەتی زی و تەسیر ناکە مە زۆری مصدرمان هەیە لە تورکیا هێنین لە هەیە لە بەغدا دروستەکەنیشی دەستەی بەغدادێنی بە ئێرانمان هەیە سینش هەیە تا ئەمانە ئێرانینە دیزایانی ئەم ئێرانێنە ها لەگەم دیزایانەی تورکی لەگە ئیتالی جوازە ئەمانەمان ئێستا ئیتالیە ئیشەکانی جوازە ئیتالی خەفیفترە ڕاستە بەردەکان هەمووی هەمان بەرگە بەس بەردی ئێرانیەکان و بەردی عقیقی یەمەنی و شتانە مەڕگوبترە کامیان خواستی زۆر لەسرە تا ئێمە بەنسبەت ئێمە زۆری تورکی و ئیتالی لەبەرەوەی وەزنەکەی سووکە 30,000 25,000 40,000ێکە وەستێ خەڵک پێوەستێ بەس ئەگەر ئێرانی برەیان عقیقوانە برەی ناگەناتە وەرەقەیەک و 7,000 و 100,000 دوو وەرەقە و سێ وەرەقە ئەوە هەموو کەسێ نایکرد نەفەری تایبەتی خۆی هەیە باسی نرخت کرد مەسەلەن ئەم ئەنگوستیلانەمان لەبەردەستای نرخەکەی لە چەنەوە بۆ چەند دەست پێ دەکەن ئەمانە تێمانە لە 30,000 40,000 دەست پێکات تا دوو وەرەقە و سێ وەرەقە و شتیوە بەردەکەیەتی یا جۆر بەردەکەیتی و ئیشەکەشیتی ئانیستا میشانە ئیشی تایبەتە کابرا دانیشێ خۆی دروستێکە تیمالێ بە ڕۆژێ بە ڕۆژ و دانێ بە دوو ڕۆژ تەواویەکە
دوم بەردەکەشی بەردی طبیعیە لە ئێمانەوە دێ دروستەکرێت چرخەکرێ بەردی گەورەیە دروست چرخەکرێ و ئەکرێتەوە دروستی. بەپێی پێشبینیەکانی دامەزراوەی زیو کە گروپێکی پیشەسازی گەورێ و بنکەکەی لە واشنتۆنە پێشبینی دەکرێت بەرهەمێنانی زیو ساڵ لە دوای ساڵ ڕوو لە زیادبوون بکات چونکە زیو کانزایەکی بەهێز و بزوێنەرێکی سەرەکیە بۆ گەشەسەنی خواستی جیهانی. ئەو وڵاتانەی زۆرترین وەبەرهێنان لە زیودا دەکەن: مەکسیک 63,000 تۆن، چین 3600 تۆن، پێرۆ 3100 تۆن، شیلی 1600 تۆن، ئوسترالیا 1400 تۆن، پۆڵندا 1300 تۆن، بۆلیڤیا 1300 تۆن، رووسیا 1200 تۆن، ئەمریکا 1100 تۆن، ئەرجەنتین 840 تۆن.